بەڵێ تاوەکو ئێستا نە لە کەرکووک نە لە سەلاحەدین و نە لە دیالە حکوومەتی خۆجێیی پێک نەهێنراوە. بۆچی تاوەکو ئێستا حکوومەتی خۆجێیی بە تایبەتی ئەگەر بمانێ گفتوگۆ بکەین سەبارەت بە دیالە پێک نەهێنراوە؟ بۆچی پرۆسەی تعریبکردن لە ناوچە کوردستانەکان هەر بەردەوامە؟ سەبارەت بەم بابەتە گفتوگۆی زیاترەکەین. ئێمە میوانمان ئەکبەر حەیدەری بەرپرسی لقی 15 پارتی دموکراتی کوردستان لە خانەقینەوە لەگەڵمانە. ئەم کاتتان باش بەڕێز ئەکبەر، هۆکاری چیە تاوەکو ئێستا حکوومەتی خۆجێیی لە دیالە پێک نەهێنراوە؟ ئەم کاتە و هەموو کاتێکی جەنابتان و بینەرانی بەڕێزی کوردستان 24 باشتر، ئەوەی کە بۆتە هۆکاری ئەوەی کە تا ئێستا حکوومەتی خۆجێیی لە پارێزگای دیالە پێک نەهێنراوە بە حقیقت ئەوەیە کە هاوپەیمانیەک یان حەزبێک نەیتوانیوە زۆرینەی کورسیەکان بەدەستبێنێ. کورسیەکانی دیالە کە 15 کورسیە دابەش بووە بەسەر هاوپەیمانی و حەزب و لایەنە سیاسیەکانی سنووری پارێزگای دیالە، لەوانەش هاوپەیمانی دیالەی نیشتمانی کە لە دەوڵەتی یاسا و بەدر و هاوپەیمانەکانی تریان پێک هاتووە 4 کورسیان هەیە کە بە سەرۆکایەتی پارێزگاری ئێستای دیالە موسەنا تەمیمیە. هەروەها تەقەدم 3 کورسیان هەیە و جەماعەتی سیادەش 3 کورسیان هەیە. ئەتوانین بڵێن لایەنەکانی تر ئەستحقاقی دیالە 2 کورسیان هەیە و لایەنەکانی تر یەکێتی و عەزم و ئەوانەیەکی کورسیەکیان هەیە. باشە بەڕێز ئەکبەر، پێتان وایە کامێک لەو لایەنانەی کە ناوت هێنا و باست کرد بربەستن لە بەردەم دروستکردنی حکوومەتی خۆجێیی لا دیالە؟ بەدیدی ئێمە ئێستا تقریبەن دابەش بووە بەسەر 2 بەرەیە. ئەوانەی کە با بڵێن کورسیان هەیە لە پارێزگای دیالە دابەش بوونە بەسەر 2 بەرە. بەرەیەکیان هەروەکو باسمان کرد هاوپەیمانی دیالەی نیشتمانیە کە 4 کورسیان هەیە، زیاتر لەوەی نزیکن کە ئەوان بتوان کاندیدی خۆیان دابنن کە ببێتە پارێزگاری ئایندەی دیالە، بەڵام ئەوانیش لەناو خۆیان پێم وایە ڕێک نین لەسەر کاندیدێکی موحەد ڕێک نەکەوتون. باشە، بۆچی تەنیا لە دیالە، لە کەرکووک، لە سەلاحەدین لەم 3 پارێزگایە حکوومەتی خۆجێیی پێک نەهاتووە؟ پێتان وایە هۆکار چییە؟ یەکێک لە هۆکارە ئەساسیەکان ئەوەیە کە ئەم پارێزگانەی کە دیالە و کەرکووک بە حکمی ئەوەی کە فەرەڕەنگە، فەرەنەتەوەیە، فەرەئاینە، ئەبێ هاوپەیمانیەکی بنەڕەتی تیا دروست ببێ. ناکرێت تۆ خوێندنەوەت نەبێ بۆ لایەنی بەرامبەر، بە تایبەتی لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی نەتەوەیی، لە ڕووی ئاینی پێکهاتەی جیاجیا لە سنووری پارێزگای دیالە نیشتەجێیە. هەروەکو خۆتان نەزانێن کورد ئەقەلیەتێکە لە سنووری پارێزگای دیالە کە ئەم جارەیان بە 1 کورسی لە ئەنجومەنی پارێزگای دیالە بەشدارە، بەڵام ساڵانی پێشووتر ئەگەر بەراوردی بکەی کورد 6-7 ئەندامی هەبووە و ساڵانێکی دوور و درێژ کورد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای دیالەی بەدەستەوە بووە، بەڵام ئەنتخاباتی ئەخیر دیسان 3 کورسی هەبووە کورد و لەم ئەنتخاباتی ئێستاش هەم هەڵبژاردنەی پێشوو کە لە 18/12/2023 ئەنجامدرا کورد بە 1 کاندید توانوێتی یەکێتی کاندیدێک 1 کورسی بەدەست وێرێکە. ئەوەش ئەتوانین بڵێن کاندیدەکە کاندیدێکی بە ڕەگەز عەرەبە، خەڵکی شارەبانە، خەڵکی خانەقینیش نییە. باش، هۆکارەکان ئەوەیە کە دیالە دانیشتوانی دیالە شیعەیە، سوننەیە، کوردە، عەرەبە، تورکمانە، بۆیە ئەبێ حساب بۆ هەموو پێکهاتەکانی سنووری دیالە بکرێت و ئەبێ ڕێکەوتنێکی بنەڕەتیش بکرێت تا بتوانن ئاسانتر حکوومەتی خۆجێتی لەسەر ئەساسیەوە تەشکیل بکرێت. باشە، چی پێویستە بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە؟ کێشەکان بە تایبەتی مەبەستم لە پارتی دموکراتی کوردستانە، دەبێ چی بکات لە دیالە بۆی کە ئەم بەستەڵەکە خاو بکرێتەوە زووتر حکوومەتی خۆجێیی لە دیالە پێک بهێنرێت؟ بەداخەوە ئێمە لەم هەڵبژاردنانە نەمانتوانین لە دیالە کورسی بەدەستبێنین. ئەوە حقیقەتەن ناتوانین ڕای خۆمان زۆر لە ئەنجومەنی پارێزگای دیالە بچەسبێنین، ئێمە یان ڕای خۆمان بدەین، بەڵام ئەو لایەنانەی کە توانیانە کورسی بەدەستبێنن ئەبێ وای بیر نەکەنەوە تەنها ئەوان لە سنووری پارێزگای دیالە نیشتەجێن و تەنها ئەوان مافیان هەیە. حکوومەتی خۆجێتی ئەبێ لە ئاستی چاوەڕوانی هەموو پێکهات و
هەموو پێک هاتە و هەموو دانیشتوانی سنووری پارێزگای دیالە بێت. ئەکرێ مافی تەواوی دانیشتوانی سنووری پارێزگای دیالە لە ڕووی نەتەوەیی بە عەرەب و کورد و تورکمان لە بەرچاو بگیرێ و لە ڕووی ئاینیش ئەبێ مافی سوننە و شیعە و کەمینەکانی تریش لە بەرچاو بگیرێ. ئەمجا تۆ حکوومەتی خۆجێتی تەشکیل بکەی و حەقی تێکڕای دانیشتوانی سنووری پارێزگای دیالە لە تەشکیلکردنی حکوومەت لە بەرچاو بگری. ناکرێ ئەگەر لایەنێکی سەرەکی وەکو کورد با بڵێن ئێستا ئەگەر کورسیەکی هەیە تۆ مافی کورد نادیدە بگیری لە پارێزگای دیالە و ئەستەحقاقاتی خۆی پێ نەدەی وەکو کورد، یا ناکرێ سوننە پەراوێز بخێ یا ناکرێ شیعە پەراوێز بخرێ. بۆیە ئەبێ تۆ بۆ ئەوەی کە حکوومەتێکی سەرکەوتو و موفق بێت ئەبێ ڕچاوی ئەوە بکەن لە سنووری پارێزگای دیالە مافی هەموو دانیشتوانی سنووری ئەم پارێزگایە لە ڕووی نەتەوەیی و لە ڕووی ئاینی لە بەرچاو بگیرێ، دواتر بڕیار لەسەر تەشکیلکردنی حکوومەت بدرێ. باشە بەڕێزێک بەر وەکو دوا پرسیار بۆ جەنابەت پرۆسەی تعریبکردن لە ئەو ناوچانەی کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن بەردەوامە. دەبێت بۆ پێکێنانی حکوومەتێکی خۆجێیی مەترسیەکانی پرۆسەی تعریبکردنیش کاریگەری ئەبێت لە خاوکردن یاخود درەنگتر دروستبوونی حکوومەتی خۆجێیی کاریگەری هەیە و پرۆسەی تعریبە هەیە پرۆسەی تعریب؟ بەتەئکید پرۆسەی تعریب بەردەوامە، بە تایبەت لە دوای 16 ئۆکتۆبەر حقیقەتەن ڕۆژ بە ڕۆژ عەرەب لە ڕووی دانیشتوان لە خانقین زیادەکە، لە ڕووی ئیدارە بە حقیقات لە ڕووی دامەزراندن زیادەکەن، لە ڕووی سەرۆکی ئەو دەوایرانەی کە خانشین ئەکرێن و پێشتر کورد بوونە لە شۆنی ئەوان خەڵکێکی عەرەب دەست بەکارە بن. یعنی حقیقەتەن ئەوەیە لە سنووری خانقین تعریب بەردەوامە. چونکە بەردەوامی تعریب چییە؟ کە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی دانیشتوانی عەرەب زیادی کرد لە ڕووی نیشتەجێبوون، لە ڕووی دەوائر، لە ڕووی کار بەدەستەکان. یعنی ئەمە خۆی تعریبە بە حقیقات. زۆربەی ئەو شۆنانەی کە بازرگانی و تجارین ئەو زەویانە عەرەب ئەیکڕن، ئەوان بە حقیقەت عمارەی تجاری و بازرگانی لەسەر دروستەکەن و خانوویش بە ناویان ئەکرێ و زەویش بە ناویان ئەکرێ و کە دێن لە دەوائریش دەست بەکار ئەبن، سەرۆکی فەرمانگەکان ئەکوێتە دەستی ئەوان. ئەمە خۆی لە خۆیان تعریبکردنە، چونکە تۆ بە پێی دەستور بە پێی مادەی 140 تۆ ئەبێ هەتاوەکو هەموو قۆناغەکان و هەموو مەرحەلەکانی مادەی 140 جێبەجێ نەکرێ و ڕاپرسی نەکرێت لە سنووری ئەم ئیدارەی ئەم ناوچانەیە کە لە دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانە ناکرێت تۆ ڕۆژ بە ڕۆژ عەرەبیتیانش جێ بکەی زیاتر و خەڵکێکی زیاتری بۆ بێنی. ئەبێ پێش هەموو شتێت تۆ مادەی 140 جێبەجێ بکرێت، وەزعی خانەقین و ئەو ناوچانەی تر ئاسایی بکرێتەوە. ئەمجا تۆ بەو چاوە تەماشای بکەی کە جیاوازی نەبێت لە نێوان کورد و عەرەب. بەڵێ سپاس دەکەین بەڕێز ئەکبەر حەیدەری، بەرپرسی لقی 15 پارتی دموکراتی کوردستان لە خانەقینەوە لەگەڵمان بوویت و بەشدار بووی لەگەڵمان. سپاس دەکەین.